مام سلێمان هاوڵاتیەکی ناوچە شاخاویەکانە و ئامادەکاری دەکات بۆ وەرزی سارد و سەختی زستان. وەک خۆی دەڵێت وەرزی زستانی ئێرە جیاوازە و پلەکانی گەرما دەستنە ژێر سفرەوە و هەموو شتێک دەیبەستێت. بەهۆی نەبوونی سوتەمەنی و نەوتیشەوە بەناچاری پەنایان بۆ کۆکردنەوەی دار بردووە. خەریک چیەوە؟ وەڵا خەریکی دارانم دانێن بۆ دەستانێ چیت کەوچاڵ و سەرمایە و نەوت نییە و شت نییە و ها خەریکی دارانێ ولا قوڵەوەریشەوە متڕانێن دەداران تەوە داسیان لێدەم و داران و وەچۆمی هەڵا وەچۆمی داو ئەم ساڵ نەوتا بۆ ناتوە؟ ناوەڵە نادۆ ناودێنێ پارن داونێ پێویستە ساڵان چەند نەوتی وەرگن؟ وەڵا بچوا بەر میلان دەنێ ئەمە چانێ دارەمان خەڵکی داریش نین بەخۆ هیچی نییە ناڕۆنیە و دێ حال هیچیان نییە چانێ من دەداران هەن دەبوو تا ئاسان نەوتێن وادە هەزوو ئاوینێ ڕۆژێ وا چوازل بانان دەماڵین هەرزستان بێت و بەفرە؟ ئارێ وەڵا ئەی کەتە شاد بۆ خوار هۆی ئەوە دیار بوو هەر بێن دەبارانێ ناوچەیەکی سارد ئارێ بۆ خوای زۆر ساردا ئاخر عەدوودا هەرچەندە ناوچە شاخەویەکان بەراورد بە شوێنەکانی تر زستانی زۆر ساردترە، بەڵام هاوڵاتیانی دەڵێن بە چەند ساڵێک جارێک نەوتیان پێدەدرێت. ئەو نەوتەشی کە دابەش دەکرێت پێدانی نەوت نییە، بەڵکو پێفرۆشتنی نەوتە لەلایەن حکوومەتەوە. نەوتن بۆ نەهاتەوە هیچ ناوەڵە هیچی چن بۆ ناتن ناڵن حکومەت ناڵن دارانیش ببڕێ ئەویشە حەقە چ مەنع کردوون. ئێوە دەبێت چ بکەن ئەگەر نەوت نەبێت و نێڵن داران ببڕن ئەی دەبێت چ بکەن؟ ئەمە حایدی خوای ئەرێ وەڵا حایدی خوای ناوەڵە نەوتەکەن کاکە پێ دەفرۆشن ئەرێ وەڵا پێ دەفرۆشن چێ بە 4,000 پێ دەفرۆشن بەرمیلێ ئەویش نییە و پڕیش نییە. ئێستا دەڵێ ناتوانینەوە دابەشکەی نەوتەکەی دەفرۆشن وایە؟ نەوتەکەمان پێ دەفرۆشن یعنی تۆ سیرکە لە بازاری من لە هاوینێدا کڕیوە بە 115,000 حکومەتیش پێی فرۆشتم بە 104,000 هەمووی توزارەتە یعنی تۆ ئەمانە لە کارێکی سیاسیە و بوونە کارێکی بازرگانی بازرگانی بە خەڵک و بە من و بە تۆ بە شەیدان و بە خوێنیەم و بەوتەی دانیشتوانی ناوچە شاخەویەکان بێت بەرپرسانی هەرێم لە کەشی ساردی ناوچەکانیان خەمسارترن، نا لە ڕووی دابینکردنی سوتەمەنیەوە دەستباریان دەگرن، نا ڕێگاشیان دەدەن دار بۆ گەرمکردنەوەی خۆیان بەکار بهێنن. ئەوانیش لە نێوان سارد و سڕی بەرپرسان و کەش و هەوای ساردی شاخەکاندا دۆژ داماون. ناوچە سنووریەکان و شاخاویەکان لا وەرزی زستاندا لا بارودۆخێکی سەختدا ژیان بەسەر دەبن بەهۆی ئەوەی کە لە وەرزی زستاندا بەفر و بارانێکی زۆری لێدەبارێت. حکوومەت و لایەنی پەیوەندیداریش ئامادەنی نەوتیان پێ بدەن و بۆ ئەوەی خۆیانی پێگەرم بکەنەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری پشدەر.